شەوی ڕابردوو لە قەزای شێخان چی ڕوویدا و کێ کوژرا؟ دوای 3 ساڵ هەڵاتن لە دەستی یاسا سەرنجام شەوی ڕابردوو شێخۆ زێدک مافیا و بازرگانی مادەی هۆشبەر دوای بەشداریکردنی لە هەنگێکی بوو گواستنەوە لە قەزای شێخان کاتێک هێزەکانی یاسایش ویستیان دەستگیری بکەن ڕوبەڕووی و هێزانە بوویەوە و 2 کارمەندی یاسایشی شەهید کرد لە کۆتاییشدا چەقەی لێکرا و کوژرا. کاتژمێر 10 شەوی ڕابردوو لە قەزای شێخان ڕووداوێکی ئەمنی ڕوویدا کە تێیدا شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی یاسایشی شێخان و تۆمەتبارێک بە ناوی شێخۆ زێدک دروست بوو. ئەو تۆمەتبارە ماوەی 3 ساڵ بوو لەلایەن دادگاکانی قەسرۆک و شێخانەوە بە تۆمەتی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر و تەخەکردن لە هێزە ئەمنیەکان داوا کرابوو. دوایەوەی شەوی ڕابردوو هێزەکانی یاسایش زانیاریان پێگەیشت کە ناوبراو لە ئاهەنگێکی بوو گواستنەوە بەشداری دەکات لە شوێنەکە ئامادە بوون و چاوەڕوان بوون تاوەکو بێتە دەرەوە و دەستگیری بکەن. دوای هاتنە دەرەوەی داوا لە تۆمەتبار کرا کە خۆی ڕادەست بکات بەڵام دەست بە جێتەقەی لە هێزەکان یاسایش کردو 2 کارمەندی و هێزانەی بەناوەکانی بەسام ئیبراهیم و سەدیق ئەبریکی شەهید کرد. هێزەکانی یاسایش بە مەبەستی دەستگیرکردنی گەمارۆی شێخۆ زێدکیاندا بەڵام چەند کەسی دیکەش لەگەڵ ئەو تۆمەتبارە تەقەیان لە هێزەکانی یاسایش کرد و لە شەڕەکەدا 6 کەس بریندار بوون. سەرنجام دوای بەرەنگاربوونەوەیەکی زۆر شێخۆ زێدک کە ئامادە نەبوو خۆی ڕادەست بکات تەقەی لێکرا و کوژرا و ئەو کەسانەی لەگەڵی بوون و تەقەیان لە هێزەکانی یاسایش کردبوو دەستگیر کران.